وتم ناگوڵاکەم بۆی شوێنێک ناڕۆم بەچێت ناهێڵم زۆری و قورسایی ئەوەی کەوا ئەکا لەسەر شانی ژنێک زۆر زۆر قورس بێت بەڵام ئەلەوەکانەیە نەخوای گەورە مناڵەکەمی وەکو فریشتە ئاسایە گەڕاندەوە ئەو کەسانی کە ئەگەنە ئەو قەناعەتی کە خۆیان بکوژن ئەو لە حەزە ساتە کە ئەیانەوێت خۆیان بکوژن پێویستیان بە یەک دەستی میهرەبان هەیە پێویستیان بە یەک وشەی پڕ لە خۆشەویستی و مەحەبەت هەیە بیانگێڕێتەوە بڕوان پێ بکەن ئەو ژنانی کە خۆیان کوشت ئەو ژنانی کە ئێستا لە ژیانە نەمان ئەو لە حەزەیە کەسێکیان لا نەبووە زۆر تەنیا بوون بەڵام من مناڵەکەم وەکو فریشتەیەک هات لە دوامەوە گرتمی وتی دایکە بۆ کوێ ئەڕۆیت ئەخر کێ دڵیێنێت مناڵەکەی بەجێ بێڵێ لە دنیایەکی تەنگ و تاریکە کێ دڵی ئەهێن ئەمە کوی ژیانی منە جارێکی تریشەر بە هەمان شێوە هەبیرم کردەوانەکە خۆم سووتێنم بەڵام سپاس بۆ خوا لەبەروی من کەسێکی پابند بەدینم کەسێکم کە ئەزانم دنیایەکی تر هەیە بەڵام ئاخر تریفەخان ئاخر من سەرەتای ژیانمە کەسێک نیم لە کۆتایی تەمەنما بم بەڵام یەک دو ساڵێکی تر ئەژیم ئاخر ئەکرێت ژنێکی گەنج بم سەرەتایەوە تا چەندێکی تر ئاوا بژی تا چەندێکی تر ئەم کۆڵە قورسە بەسەر شانیەوە هەڵگرێت و بیبا لەگەڵ خۆیان بۆ کوێی بەرێت خاتونگیان هیچ کاتبیری لەوە کردوتەوە ئایا کۆتایی هێنان بە ژیانی خۆت چارەسەرە؟ نا هەرگیز چارەسەر نییە بەڵام پێم بڵێ چی بکەین ئێمە و ئەو سەدەها ژنانەی کە ڕۆژانەیە تەمێشکمانەوە کە هیچ حەلێک نەماوە کی ئەم قورساییانەمان کەمێک سووک ئەکات چی بکەین کی ئەم دەستەمان ئەگرێت ئەمە ئەوە ناکات کە ئێمە کەسێکی بێتوانین ئەمە ئەوە ناکات ئێمە بەهێزین بەڵام ئەو کاتی کە هەموو هێزەکانت لێ ئەسەندرێتەوە چی؟ خاتونی ئازیز طبعاً ئەم بەسەرهاتی کە بەڕێزە باسە کرد لەوانەیە چەندین ژن ئێستا گوێی لە ئێمە بێت چەندین ژن لە هەمان حاڵەتی تۆیا بێت بەڵام ئێمە زۆر جار کاتێکە بیر لە ژیانەکەینەوە کاتێکە بیر لەو ناڕەحەتیان ناکەین کە بەسەر هەر یەکەمانایەت قسەیەکی زۆر بە قوتت کرد کە وتت ژنێک ئەوێ بەدڵی هەمووان بێت یعنی من ئێستا هەر بەو پیاوانە ئەڵێم کە ئێستا گوێیان لێمانە لەم بەرنامەیە یعنی ژنێکی تر کە ئەمە پشتوپەنای نەبوو لە ماڵە باوکیە پشتوپەنای نەبووی تر تۆ ئامادەی هەموو شتێ بەرامبەری بکەیت بەس لەبەرەوەی پشتوپەنای نییە یعنی ئەمە یەکێکە لەو کێشانی کە زۆرینەی ژن لە کاتی ڕاوێژکاریەکانیان ئەمە ئەڵێن کاتێکە دایکمان یا ماڵی باوکمان پشتوپەنامانین و پشتمان ناگرن ئیتر مێرد بە هەوەسی خۆی چی بێت ئەیکە بەڵام ساتریکەم ژنێک هەموو دنیا دوژمنی بێت ئەتوانێت ساڵ بێت بەسەر خۆیان ئەتوانێت سەرکەوتنەکانی هەنگاو لە دوای هەنگاو بەدەست بێنێت بەڵام ژنێک باوکی برای هاوسەرەکەی ئەژنی بەشکێنن ئەزانی ژن باکی بە هیچ کەسێکی تر نییە بەس ئەمانە پشتیوانن بۆ ژن بەڵام کاتێکە هەمویان دەرگاکانیان لێداخستیت خەکراتەوە ئەەکەیتە یعنی دائیمەن بیر لەوە بکەرەوە ئەو جاری پێشوش باسمان کرد لە بەرنمەیەکی ترە ئەمە بۆ هەموو ژنان نەکرد تەنها بۆ تۆ بۆ هەموو ئەو ژنانی کە گوێمان لێمانە کە دەرگایەکە لەسەردا ئەخرێ خوای گەورە چەندین دەرگای ترە بۆ ئەکاتەوە دائیمەن گومانی باشت هەبێ بە خوای گەورە یعنی زۆر جار من باسی ئەو شتانە ئەەکەم ئەڵێم کاتی ئافرەت هەموو دنیا دژی بوون هەموو دەوروبەرەکەی دژی وەستان بیر لەوە بکاتەوە کە خوای گەورە لە پشتێتی